با ئێستا بینە سەر مەودای کێبڵەکان. کێبڵی RG59 بۆ ڤیدیۆی ستاندارد بۆ ڤیدیۆی HD باشە یاخود بەرزتر لە 150 متر تا 200 مترە. ئەگەر تۆ ئامێری ئەمپلیفایر بەکاربهێنی واتە ئامێر کە دووبارە سیگناڵەکە بەهێز کاتەوە تاکو 500 متر دەڕوا کێشەی نییە. کێبڵی RG6 کە گوتمان قەبارەکەی گەورەترە لە RG59 ڤیدیۆی HD یاخود سەرەوەتر 250 تاکو 300 مترە. لە حاڵەتی بەکارهێنانی ئامێری ئەمپلیفایر تاکو 700 متریش دەڕوە. بەڵام زانیاریەکێ کە دەبێت ئاگاداری بیتی بینیەک هەیە کاتێک من دەڵێم لە 150 متر تا 200 متر لەوانەیە ئەو ژمارەیە بەرزی و نزمی تێدا بێت چونکە دەکەوێتەوە سەر کۆمپانیای دروستکەری کێبڵەکە یعنی ئەگە کێبڵەکە کۆمپانیایەکە بۆ نمونە تیجاری بێ خراپ بێ کوواڵەتی باش نەبێ ژمارەکە زۆر لەوەی کەمتر کار دەکات چونکە کوواڵەتی کێبڵەکە نزمە. بەڵام ئەگەر کۆمپانیایەکە ستاندارد بی لە شوێنێکی ڕاست و دروست بوون منە کێبڵەکە هاتووە کێشەی نییە کێبڵەکە دەبێت ئاگاداری وەی بیکە کوواڵەتی وەستاندارتی زۆر دەوەردەبینێ لە مەودای کێبڵەکە. ئامێری ئەمپلیفایر ئامێرێکە کە سیگناڵە لاوازەکانی کێبڵی کۆیەکسەڵ بەرز دەکاتەوە بە تایبەتی کاتە کێبڵەکە درێژەیان دابش دەکرێت. یعنی بۆ نمونە کاتێک تۆ کێبڵی کۆیەکس درێژ دەکەی بۆ 150 متر پاش 150 متر سیگناڵەکەی ناتوانێ بڕوە. بۆیە تۆ ئامێری ئەمپلیفایر بەکاردێنی تاکو بینێری بۆ 150 متری دیکە. هەندێک جار تۆ کێبڵەکە درێژ ناکەی بۆ 150 متر بەڵام دابەشیان دەکەی. بۆ نمونە تۆ کێبڵێکت هەیە لە ماڵێک 30 مترە باشە؟ بەڵام تۆ لەم کێبڵە سەرەکیە دابەشت کردووە بۆ 5 بەشی جیاواز بەڵام دەبینی کار ناکە چونکە سیگناڵەکە نامینێ هێز نامینێ لە ناو سیگناڵەکە. ئەو کات تۆ ئەمپلیفایر بەکاردێنی شوێنی وەک لە موێنەیە دیارە کە ئێستەلوتان باز دەکەم شوێنی کێبڵەکە کە لە ئەنتێنەکە هاتووە لە سەتەلایتەکە هاتووە بۆ نمونە دەکەیە ناو جیهازەکە و هەروەها شوێنی کارەبای تێدایە کە بە دیسیە محەولەیەکی کارەبایە لەگەڵی دەکەیە ناو پۆرتەکەی پاشان وا دەکاتن ئەو یەک کێبڵەکە هێزەکەی وەرگەر دابەشی بکە بۆ 5 بەشی جیاواز یانی دەتوانین دابەشی بکەی لەسەر ژوورە جیاوازەکان کەواتە تۆ لە یەک وایر دابەشت کرد بۆ 5 پۆرتی جیاواز بۆ ماڵێک. ئەوەیان سوودی بەکارهێنانی ئەمپلیفایر وا دەکا سیگناڵەکە وەک خۆی بمینێ. تێبینیەکی گرنگ ئامێری ئەمپلیفایر سیگناڵی خراپ باشتر ناکە ئەوان تەنها ئەوەی کە هەیە پێشتر وەری دەگرن و گەورەی دەکەن. بەکارهێنانی زۆری ئامێری ئەمپلیفایر یان زیادکردنی دەبێتە هۆی شێواندنی سیگناڵ. ئامێری ئەمپلیفایر بۆ نمونە سیگناڵەکەی کە وەرگرت هەشتایە باشە بە هەشتا دەینێرێتەوە. ئەوە نییە هەشتایەکەی بکاتە 100 ینی سیگناڵە سەرەکیەکە بەرز کاتەوە باشە سیگناڵەکە چۆنە ئاوا دووبارە هێز دەداتە سیگناڵەکە بەرزی دەکاتەوە بۆ شوێنێکی دیکە. ئێستێمە باسی ئامێری ئەمپلیفایرمان کرد کە گوتمان هێز دەداتە کێبڵەکە بۆ مەودایەکی دوورتر و هەروەها نمونەمان هێنا لەسەر ئامێری سەتەلایت کە گوتمان ئەو جۆرە ئامێرانە بەکاردێن پێیان دەڵێن دیستریبیوشن ئەمپلیفایر. بەڵام چی ئەگەر ئێمە کامیرەی چاودێریمان هەبوو ئایا کامیرەی چاودێری دەتوانین ئێمە ئەو ئامێرە بەکاربینین تاکو کامیرەکە هێز بدەینە کێبڵەکەی بڕواتە شوێنی دوورتر بە تەواوی نەخێر چونکە ئامێری بەهێزکەری کێبڵی کۆئکس بۆ کامیرە جیاوازە لەو دیستریبیوشن ئەمپلیفایرە. ئێستا باسی دەکەم بۆتە ئامێرێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن ڤیدیۆ ئەمپلیفایر واتە بەهێزکردنی ڤیدیۆ چونکە کامیرەی چاودێری جیاوازە لە سیگناڵی سەتەلایت یاخود لە سیگناڵی بۆ نمونە ئەلیەرێک ئەنتێنەیەک پێویستە ئامێرێکی تایبەتی خۆی هەبێ بۆ بەهێزکردنی سیگناڵەکەی. ئەو ئامێرەی لە پێشتان هەوە وەک دەبینە نووسراوە لەسەری کوکسیال کیبل ڤیدیۆ ئەمپلیفایر واتە بەهێزکردنی سیگناڵی کوێکساڵ دەکەیە ناو ئامێرەکە شوێنی ئینپوتەکەی و هەروەها کارەبایەکی 12 ڤۆڵتی دەدێ ینی کارەبایەکی نزم محەولەیەکی لەگەڵ دێ دادنێ ڕاستەوخۆ ڤیدیۆیەکە سیگناڵەکەی بەرزتر دەکاتەوە تاکو بتوانێت بۆ شوێنێکی دوورتر بڕوە. تەوانە ئاگادار بن ئێمە باسی سیگناڵی کێبڵەکە دەکەین باسی وایرەکانی ناکەین چونکە کاتێک تۆ کێبڵێک درێژ دەکەیەوە بۆ 200 متر 250 متر زۆر باشترە وا ڕاستە بخۆی کە شوێنێکی نزیک لە شوێنەکە کارەبای بۆ دیاری بکەیت. ئامێرێکی دیکەمان هەیە کە زۆر بەکاردێ لە بینایەکان واتە هوتێل بێ شوقە بێ هەر بینایەک بێ
ئەویش دابەشکردنی هێڵی سەتەلایتە، واتە مەڵتی سویچ یاخود هەندێک جار پێی دەڵێن سەتەلایت سپلیتەر. کاری وەی چییە؟ زۆر بە ئاسانی بۆ نمونە هێڵی سەتەلایتەکەی کە وەرگرت لە یەک سەتەلایت باشە کە وەری دەگرێت دەڕواتە ناو ئەو سویجە بە ئاسانی سویجەکە دابەشی دەکات بۆ چەندین پۆرتی جیاواز. بۆ نمونە لەسەرەوە تۆ 4 قەمەرت هەیە 4 سەتەلایتت هەیە کێبڵەکانیان دەکەێت شوێنی ئین واتە شوێنی ئینپوتەکە داخلکردنی کێبڵەکان و دەتوانی سوود وەربگری لەو کێبڵانە بۆ چەند بەشی جیاواز. ئەوەی خوارەوەش دووبارە هەر مەڵتی سویچە لەسەرەوە شوێنی ئینەکانە سێرکەن چەند پۆرتی هەیە دەتوانی سوود لەو هەموو پۆرتانە وەربگری بەڵکو دەتوانی سویجێک ڕەبتی سویجێکی دیکە بکەی دووبارە هێز بداتەوە سیگناڵەکە دابەشی بکە بۆ شوێنی دیکە کەواتە ئەوە دابەشکردنی هێڵی کۆئکس بوو کێبڵی کۆکسیال بەڵام باسی سەتەلایت دەکەین باسی کامیرە ناکەین ئێستا باسی ئامێرێکی زۆر گرنگ دەکەین بۆ نمونە تۆ یەک کامیرەت هەیە بەڵام دەتەوێت سوود لەو کامیرەیە وەربگری لە 3 ئامیری جیاواز یان لە 2 ئامیری جیاواز ڕێکۆرد بکە واتە 2 DVR سەر بەخۆ بۆ نمونە دوورن لە یەکتر لە لای یەکتر نینە دەتەوێت لە هەمان کامیرە ڕێکۆردی هەردوو جیهازەکە بکاتن یعنی تۆ یەک کێبڵت هەیە باشە یەک کێبڵی کامیرەت هەیە دەتەوێت ئەو کێبڵە دابەشی بکەی بۆ 2 DVR جیاواز باشە چۆن دەکرێتن ئایا من دەتوانم تەنها بڕۆم کۆنێکتەری بینم وایرەکە دابشکەم بە تی کۆنێکتەر بێ یان بە هەر کۆنێکتەرێکی دیکە بێ دابەشی بکەم بۆ ئەو 3-4 DVR ناتوانانی چونکە هێزی کێبڵەکە نامینێ و هەروەها وا باشتر نییە بیکەی بە شێوازێکی ستاندارد ئامێریک تایبەتی خۆی هەیە کە پێی دەڵێن CCTV Video Splitter Amplifier ئامێرێکە وەک دەبینن شوێنی ئینپوتی تێدایە کێبڵی کامیرەکە دەکەیە ناوی ئینپوت کارەبای دەدێ کارەبایەکی 12 ڤۆڵتی دەتوانی سوود لەو کامیرەیە وەربگری بۆ 4 DVR جیاواز ئامیرە بچووکەکەی بۆ نمونە جێ 2 پۆرتی تێدایە یەک کامیرەت دانالوی دەتوانی سوود لەو کامیرەیە وەربگری بۆ 2 ئامێری جیاواز باشە هەردوو ئامێر سەر بەخۆنە تەوان ئاگادار بن ئەم باسی ڤیددیۆیەکە ناکەم چونکە تۆ ئەگەر یەک DVRت هەبێ دەتوانی لە ڕێگای دابشکەری HDMI ڤیددیۆی شاشەکە بگوازیەوە بۆ چەند شاشوی دیکە باسی شاشە ناکەین ئێمە باسی خەزنکردن و ڕێکۆردکردنە بە شێوازێکی سەر بەخۆ باشە دەتوانی ئەو ئامیرە بەکاربینی CCTV Video Splitter Amplifier بایستا بینە سەر جۆرەکانی پەیوەستکەری کێبڵی کۆکس واتە کۆنێکتەرەکانی پێوەستکەرەکان یەکەم کۆنێکتەرت هەیە پێی دەڵێن F کۆنێکتەر وەک لێوێنەکە دیارە ئەوە F کۆنێکتەرە ئەمە زۆرترین جۆرە کە بەکاردێت لەگە کێبڵی RG6 و RG59 دانانی ئاسانە و کارامەیە بۆ گواستنەوەی سیگناڵەکان لە فرکوێنسی بەرزدا F کۆنێکتەر وەک لەوێنەکە دیارە لەوانەیە زۆر ئەم کۆنێکتەرە دبینی بێ بەکاردێ بۆ سەتەلایتەکان بۆ شوێنی جیاواز ئەوەیان F کۆنێکتەرە ناوی کۆنێکتەرێکی دیکەمان هەیە پێی دەڵێن BNC کە ئەویشیان زۆر بەربڵاوە زۆرترین زۆرە کە بەکاردێ لە بواری کامیرە لە سیستەمی CCTVدا بە شێوەیەکی بەرفەرەوان بەکاردێ تایبەتمەندی میکانزمی دانان و پاڵدانی و سوڕانەوەی هەیە ئەمە شوای کردووە پارێزراو بێت و دانان و هەڵوەشانەوەی ئاسان بێت BNC یەکێکە لە بەربڵاوترین کۆنێکتەرەکانی کێبڵی کۆکس کە بەکاردێت بۆ CCTV وانەی داهات بە شێوازێکی فاکتیکی باسی کێبڵی کۆکس دەکەین چۆن تۆ لەگەڵ BNC بیبەستیەوە و بەکاری بینی N کۆنێکتەر پێوەستکەرێکی گەورەیە بەرگەی کەشوهەوا دەگرێەوە لە کارەکانی دەرەوە بەکاردێت وەکو ڕادیۆ یاخود پەیوەندی بێوایر واتە وایرلس کە پێویستی بە کوواڵەتی بەرزومانەوە هەیە لە ژینگە سەختەکاندا TNC کۆنێکتەر کە دەیبینن هاوشێوەی BNC بەڵام بە دیزاینێکی باشتری پێچ وە کۆنتڕۆڵکردنی لەرزین بەکاردێت لە پەیوەندی بێوایرەکان و ئەو کارانەی کە پێویستیان بە سەقامگیری بەرزترە واتە بەجیاتی ئەوەی پاڵی دەیوبی سوڕێنی و دەریکەی وەکو BNC ئەوەیان زیاتر سوڕانەوەی تێدایە تاکو بیپارێزیتن لە بابەتی لەرزین کۆنێکتەرێکی دیکەمان هەیە پێی دەڵێن T کۆنێکتەر ئەوەشیان زۆر بەربڵاوە شێوەی PTT وەردەگرێ و یەک کێبڵ 2 ئامیر بێکەوە دەبەستێتەوە بابینە سەر ئەو کەرستانەی کە تۆ پێویستە لە کاتی کارکردنت لەگە کێبڵی کۆکسدا تۆ پێویستت بە چ کەرستەیەکە لەگەڵت بێ تاکو بتوانی زۆر بە باشی کار لەگەڵ ئەو جۆرە کێبڵە بکەیت یەکەم کەرستە کە پێویستە کەتەرە
واتە کەیبڵ کەتەر بۆ بڕینی کێبڵەکە بە وردی وا باشترە ئەو شێوازە بازنەیەی هەبێتن کێبڵەکە بە باشی دەبڕیتن ئەوە بۆ بڕینی کێبڵ دروست کراوە. کەرەستەی دووەم کێبڵ سلیپەرە بۆ لابردنی عەزل دەرەوە و ناوە، یعنی بەجاتیەوەی تۆ لە ڕێگای کەتەر یان پلایز بێ شەفرە بێ چەقو بێ بتەوێ عەزلی دەرەوە لە ناوە جیا بکەیەوە یاخود بتەوێ بۆ نموناگەینەری ناوەندیەکەی دەرکەی ئەوەیان زۆر ئاسانترە بۆ تۆ دێکەیە ناو ئەو کرستەیە جارێک دەی سوڕێنی دوو جار ڕاستەوخۆ بە شێوازێکی ڕێک و پێک بۆ تۆی دەردەکاتن بە شێوازێکی باش. کەرستەیەکی دیکەمان هەیە پێی دەڵێن کرمپینگ بۆ دانانی پێیوەستکردی جۆری BNC یان F کۆنێکتەر وەک دەبینن لە ڤیددیۆیەکە وەکو پلایسێک وایە چۆن ئێمە لە RG45 کەرستێکی تایبەتمان هەیە کە کەپسی دەکاتن ئەوەشیان بە هەمان شێواز چەندین جۆری هەیە کرمپینگ ئەوەیە کە کۆنێکتەرەکە کەپسی وایەرەکە دەکا تا بە ئاسانی نێتە دەرەوە چکە بە شێوازێکی ستاندارد کاتێک تۆ کۆنێکتەرێک دادنێ نابێت لە ڕێگای تێپ یاخود ستیکەرێک تۆ بتەوێ بیبەستیەوە بەڵکو پلایسێک هەیە تایبەتی خۆتی پێ دەڵێن کرمپینگ ئەو ڕاستەوخۆ زەختی لەسەر دەکەی کێبڵەکە کەبز دەکا بە کۆنێکتەرەکە ینی بە هەموو شێوازە کۆنێکتەرەکە نایەتە دەرەوە باشە و هەروەها کەرەستەیەکی دیکەت پێویستە دەرنافیزە بۆ دانان و لابردنی پەیوەستکەرەکان زۆربەی کۆنێکتەرەکان شوێنی بڕغیەکی بچووکی تێدایە بۆیە دەبێت تۆ دەرنافیسی شتەوێت تا بتوانی بڕغیەکە بکەیەوە کێبڵەکە بکەیە ناوی و هەروەها پێویستی شت بە سپانەیە بۆ ئەو پەیوەستکەرانەی کە پێویستیان بە توونکردن هەیە یاخود لابردن هەندێک جار هەیە ئامێرێک کە کەسێک بە توندی زۆر ئەو کۆنێکتەرەی داناوە یان کاتێکی زۆرە لێ نەکرایتەوە بەجاتی ئەوەی بە پلایس یاخود کۆنێکتەرەکە تێک بدەی دەتوانین لە ڕێگای سپانەیەکی بچووک کۆنێکتەرەکە بە ئاسانی بکەیەوە یان هەندێک جار دەتەوێت توندی بکەیت دەتوانین لە ڕێگای ئەو کێبڵەکە تون بکەیت باسی ئەو کەرستە گرنگانەمان کرد کە گوتمان دەوێت لای تۆ بێ لە کاتی کارکردن لەگەڵ ئەم شێوازە کێبڵە ئێستا با باسی ئەو ئامێرانە بکەین کە یارمەتی دەدا لە چارەسەرکردنی کێشەکانی یاخود دەستنیشانکردنی کێشەکانی ئەو کێبڵە بێکەم ئامیر دەست پێ دەکەین کێبڵ تێستەر ئامیری تاقیکەرەوەی کێبڵ بۆ پشکنینی بەردەوامی کێبڵەکە و دڵنیابوون لەوەی کە هیچ پچڕان و شۆرتێک لە وایرەکەدا نییە باشە کاتێک ئێمە سیگناڵمان نامینێ لە ناو کامیرەکە لە ناو سەتەلایتەکە چۆن بزانین کە کێبڵەکەمان چیتی ئایا کێبڵەکە شۆرتی تێدایە ئایا کێبڵەکە لە شوێنەکەی هاتیتە دەرەوە کێشەکە کۆنێکتەرەکەیە ئاسانترین ڕێگا ئەو ئامێرەیە زۆر بە ئاسانی کێبڵەکە کە دەکەیە شوێنی ئینپوتەکەی شوێنی داخلکردنی کێبڵەکە و لە لایەکەی دیکە ئەو چوار ڕیسیڤەرت هەیە یەک دانیان دەکەیە ناو کێبڵەکە جا هەر ڕەنگەک بێ ڕاستە خۆت تێزدا دەگری پێت دەڵێ ئایا شۆرتی تێدایە یاخود کێبڵەکەت کرایتەوە مانای چێ ئۆپن ینی لە کۆتایی بەشی کێبڵەکە هیچی پێوەی ڕەبت نییە یاخود پێت دەڵێ پاس واتە کێبڵەکەت سەلامەتە تەواوە هیچ کێشەی نییە ئەوەیان ئەو ئامێرەیە کە بەکاردێت بۆ ئەو حاڵەتە ئەو زانیاریانەت بۆ پێشکەش دەکات ئامێرەکە چوار کۆنێکتەری لەگەڵ دێ خۆیان بەڕاستی وەکو کۆنێکتەر نینە وەکو ڕسیڤەرن ینی ئیعازێک دەداتە ئامێرەکە سەبارەت بە کێشەکە بەجیاتی کێبڵ تێز بکەی بڕۆی و بێەوە دەتوانی سوود لەو چوار کۆنێکتەرە وەربگری بیکێ ناو چوار شوێنەکە یەک جار بڕۆیە ناو سندوقی کێبڵەکان و تێستی کێبڵەکە بکەیت باشە ئەوە ڤیددیۆیەکە سەبارەت بە چۆنێتی کارکردن لەگەڵ ئەو ئامێرە تێستەری کێبڵی کوێکس شوێنی ئینپوتەکە داخلی ئامێرەکە دەکەین تێست دادەگری وەک دەبینی ئەگەر کۆنێکتەرەکەت سۆر بوو پێت دەڵێ ئەو کۆنێکتەرە سۆرە پاس ینی تەواو سەرکەوتوو بوو هیچ کێشەی نییە کێبڵەکە ئەوەشیان ئەگەر بۆ نمونە کۆنێکتەرە شینەکەمان داخلی کرد دووبارە پێمان دەڵێ پاس بەڵام بەڕەنگە شینەکە ئەو جارە لایتەکەی پێ دەبێ ینی کێبڵەکەت کێشەی نییە باشە چی ئەگە کێبڵەکەمان پچڕانی تێدا بوو واتە شۆرتی تێدا بوو ئێستا وەک دەبینی لە ڕێگای پلایس تێز دەکەی دەبینی ڕاستەوخۆ شۆرتەکەی ئیشی کرد واتە کێبڵەکەت پچڕانی تێدایە ئۆپن واتە لە کۆتایی کێبڵەکەت پەیوەندی بە هیچ ئامێرێکەوە نییە کێبڵەکەت کراوەیە ئەوە سوودی و ئامێرێ ئامێری یەکەم بوو کە باسمان کرد کەیبڵ تێستەر ئامێرێکی دیکەوان هەیە پێی دەڵێن ماڵتیمەتر بۆ پەیوانەکردنی بەرگری و دڵنیابوون لە یەکپارچی کێبڵەکە ئەو ئامێرە دروست نەکراوە بۆ بابەتی کۆیەکس ئامێرێکە زۆربەی و کەسانی کە کاری ئەلیکترۆنیات و کارەبا دەکەن بەکاری دەینن
قیاسکردنی ڤۆڵتیەیە، کارەبایە، زۆر بەشی تێدایە. یەک لەو بەشانە بەشی زەنگە، واتە کاتێک سارد و گەرمەکە بەریەک دەکەویتن زەنگێکت بۆ دەردەکا. ئێمە دەتوانین سوود لەو تەکنیکە وەربگرین تاکو دەستنیشانی کێبڵەکەی خۆمان بکەین لە ناو ئەو هەموو کێبڵانە. با پێکەوە پێتان بڵێم چۆن. سەرەتاوە ئامێرەکەیە، وەک دەبینن چەندین بەشی تێدایە، ڕاستەوخۆ سویچەکە بگۆڕە بۆ بەشی هێمای زەنگەکە. یعنی ئەگە سارد و گەرمەکە بەریەک کەوتن زەنگێکت بۆ دەردەکا. پارچەیەکی ئەلمنیۆم فۆیل بچووک دەکەی دەیکەیە ناو کۆنێکتەری کێبڵەکە بۆ وە دەکەی تاکو سارد و گەرمەکە بەریەک بکەون. کاتێک ئامێری ماڵتیمەترەکە ئەوەی کە زەنگت بۆ دەردەکە دەیبەی لەگە خۆت بۆ بۆکسەکە ئەوەی کە هەموو کێبڵەکانی تێدایە. کاتێک لەوێ فەحسی کێبڵەکان دەکەی کامە کێبڵ زەنگی دەرکرد واتە سارد و گەرمەکەی لەگەڵ یەکە، ڕاستەوخۆ دەزانی ئەو کێبڵە هەوە کە ڕەبتی هەیە بەو ژوورە. بەڵام وەک گوتم ئەو شێوازێکی ستاندەرد نییە، بەڵام تەکنیکێکە دەتوانی بەکاری بینی. وەک دەبینە لێرە ئێستا تێستی کێبڵەکان دەکا، سارد و گەرمەکەی پێڕەبت دەکاتم بزانیتن کامە لەوانە زەنگێک دەردەکا. ئێستا ئەویان ئەو کێبڵە زەنگی دەرکرد واتە ئەو کێبڵە هەوە کە لە خوارەوە ئەلمنیۆمێکی بۆ دانا. ئەو ڕێگایە زۆر ئامۆژگاریتان پێ ناکەم چکە ڕێگایەکە ستاندەرد نییە، ڕێکوپێک نییە، پرۆفیشناڵ نییە، بەڵکو ئێمە بۆ ئەوەی بزانین کێبڵەکەمان لە چ شوێنە وە کامە کێبڵ هەوە ئامێری یەکەم بەکاردێنین کە پێمان دەڵێ ئەو کێبڵە هەوە، و هەروەها ئامێری تۆن جنێرێتر بەکاردێنی. تۆن جنێرێتر ئەمپرۆپ واتە ئامێری دەرکردنی زەنگ کە دەزانین ئێمە کامە کێبڵ هەوە کە ئێمە بە دوای دەگەڕین. ئامێری دیاریکردنی کێبڵ بۆ دیاریکردنی ڕێڕەوی کێبڵەکانی ناو دیوارەکان بەکاردێ. ئامێری تۆن جنێرێتر تەنها بۆ کێبڵی کۆیەکس نییە، بۆ زانیاریتان هەموو کێبڵەکان دەتوانی ئەو کارەی لەگەڵ بکەیت، بەڵام ئێستێمە باسی کێبڵی کۆیەکس دەکەین. ئەو ئامێرە سەپۆرتی شوێنەکەی تێدایە، ئەگەر ئەو شوێنەشی تێدا نەبێت تۆ دەتوانین لە ڕێگای سارد و گەرم، ینی بۆ نمونە گەرمەکەی ڕەبتی ئەو تێلانە بکەی، کێبڵەکەی دیکە شڕەبتی گەینەری ناوەندی بکەی، ئامێرەکە ئیش دەکاتن کێشەی نییە. یعنی پێتان دەڵێم ئەگەر ئامێرەکە شوێنی کۆیەکسی تێدا نەبوو، ئەو ئامێرە ئێستا هیچ کێشەی نییە، شوێنەکەی تێدایە، ڕاستەخۆ ڕەبتی دیوارەکەی کرد، پاشان ئامێرەکە پێ دەکەی. بەڵام پێش ئەوەی ڕاستەوخۆ بڕۆی بۆ ژووری بۆکسەکان یاخود بچی بۆ سەربان دەبێت سەرەتا لای ئامێرەکە تێستی بکەی ئایا زەنگێک دەردەکا یا خودنا. وەک دەبینن زەنگی دەرکرد، پاشان لە ناو هەموو ئەو کێبڵانە تاکۆ بزانی کامە کێبڵ ئین ئەو ژوورەیە دادەگری لەسەر ئامێرەکە ڕاستەخۆ زەنگێکت بۆ دەردەکە کە پێت دەڵێ ئەو کێبڵە هەوە. وەک دەبینن کێبڵەکان دانەدانە بە دوای دەگەڕێ کامە کێبڵ زەنگێک دەردەکە. وەک دەبینن ئەو کێبڵە هەوە کە زەنگی دەرکرد واتە کێبڵەکەت دەستنیشان کرد، پاشان دەتوانی لیبڵی بۆ زیاد بکەی، شتێکی دیکەی بۆ زیاد بکەی، چکە دائیمەن وا باشترە حتە لە کێبڵەکانی لانیش کە لە دوا ڕۆژ باسییان دەکەی وا ڕێگا ستانداردە و پرۆفیشناڵەکەیە کاتێک تۆ کێبڵ درێژ دەکەی لە نێوان ژوورەکان، لە نێوان ئۆفیسی کۆمپانیایەکان نهۆمەکان دەبێت هەموو کێبڵێک لیبڵی بۆ زیاد بکەی. لیبڵ واتە نووسراوێک، واتە ئەو کێبڵە ئیژووری ژمارە یەکە لە نهۆمی ژمارە دوو هەموو زانیاریەکان دەبی لەسەر کێبڵەکەی بنووسی تاکو کاتێک کەسێک تووشی کێشە دەبێت تۆ بزانی کامە کێبڵ هەوە وە چارەسەری بکەیت. ئاڕوێنەوە ئازانگەشتە کۆتاییوانی ئیمڕۆمان کە باسی کۆیەکسەڵ کێبڵمان کرد. هیوادارم زۆر باشی لەم وانێت تێگەیشتە بن. یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەربن. خوداحافیز.